بله دور فيم جاريكو بجداري كنا لعين عربي دي هالبجاتن جواتن بارزگان كركو كما مهوانا كياوجي بريس اسماعيل حديدي سر كرده دي هالبيمانية سيا ددا الكركوكي بريس حديدي دسبيكتو يلك بخير هاتي بينش هالبيماني يتلان عربي دي هالبجاتن كركوكي بوشيف دابش بونا لان عربي الكركوكي رويدايا يعني هو هذا الموجود هذا التشظي هو ئەوەی کە هەیە ئەو پەرتەوازی کە هەیە هەموو خواستەکە ئەوە بوو خواستی ئێمە ئەوە بوو کە یەکگرتوو بووین یەک لیست بین یەک هاوپەیمانی بین بەڵام ڕووی نەدا بەڕاستی ئێستا هاوپەیمانەتی کارێکی قورسە چونکە سەرکردەکان لە دید و بۆچینیاندا ناکۆکن بەڵام لە ئەنجامدا هەمووی لە بەرژەوەندی یەک شتدایە بم شێوەیە ڕەنگە سوودیشی هەبێت ناکۆچیەکان چونکە ئەمڕۆ یەکێک لە لیستەکان یەکێک لە لیستەکان دواتری ڕەنگە یەکگرتنەوەیەک ڕوو بدە هاوپەیمانی عەرەبی و هەروە هاوپەیمانی قیادا لە هەمان کاتدا یەک بۆچوون و یەک دیدگیان ڕەنگە هەبێت پێمان وایە یەک لیستن جیاوازێکی ئەوتۆیان نییە ئەم دوو لیستە وەکو باسمان کرد یەک سەرکردایەتیان هەیە یەک بۆچوون و دیدگاشیان هەیە لە هەمان کاتدا یەک ئاراستەی کارکردنیشان هەیە بۆیە ناکۆچی نییە بۆیە پێمان وایە ئەمە یەک لیستە لە کەرکووکم سەبارەت بە هاوپەیمانی عەرەبی و هاوپەیمانی قیادا کە سیادەی تێدایە تەقەدومی تێدایە لە هەمان کاتدا پاتەکانی دیکەش بەشدارن هەروەها ئێمەش بەشداری نەو هاوپەیمانێتیە هاوپەیمانەتی عەرەبی لو بكاتانين كبجدارين تيدا كبجداري لو بسلان عربي جالك انديتر لان سياسيين عربي هفيماني دابجبونا كمازن ام جرد رويدايا اگر چنه تبحث كركو يك رزي اگر چيه الاحتمال القادم ئەگەری داهاتوو چییە؟ ئەگەری داهاتوو ئەنجامەکەی یەکشت دەبێت بابەتی سانتلیگۆ وەکو باسمان کرد کاتێک ئێمە دەنگمان لەسەردا ئەمە بڕیارێکی سەرەکی بوو بۆ ڕێکەوتنی لە نێوان تەواوی لانە سەرچەکانی پێکاتەی عەرەبی و لە تەواوی سەرکردەکانی ئێمە کە یەک دوو لیست دوو هاوپەیمانەتی دروست بکەین پێک بهێنین بۆ ئەوەی کەوە دەنگەکانمان بە فیڕۆ نەچن هەروە بە فیڕۆ نەچن ئەم یاسایە بەڕاستی ترسی ئێمە هەبوو کە هەندێک لە دەنگەکان بە فیڕۆ بچن و سوودی لێ وەرنەگیرێت بۆیە ئێمە ئێستا بە دوو لیست بەشداری دەکەین وەکو باسمان کرد لە هەمان کاتدا تەواوی کاندیدانی عەرەب کە خۆیان کاندید کردووە کە دەیانەوێت بەشداری بکەن لە چوارچێوەی ئەو دوو لیستە سەرەکیە دەبێت هاوپەیمانی عەرەبی و لەگەڵ هاوپەیمانی قیادا بەشداری دەکەن لە هەمان کاتدا هاوپەیمانەتی عەزم و کاندیدەکانیشیان لە بنچینەدا ڕێکەوتنەکەش لەگەڵ ئەوان بن بەشداری لەگەڵ ئێمەدا بکەن بەو پێیەکەوە ئەوانیش کە نوێنەرەتی هەمووان دەکەن بەشداری تێدا دەکەن ئەمە ئەو لیستە سەرچیانن کە وەکو باسمان کرد نوێنەراتی پێکاتەی عەرەب دەکەن بۆ ئەم قۆناغی هەڵبژاردننی بەڕێز حەدیدی ینی زۆر باز لەوە دەکرێت کە لایەنە شیعەکان بە ینی بەیەک هاوپەیمانی و بەیەک ریزی بەشداری هەڵبژاردنەکە دەکەن لە کەرکووک ئێوەش وەکو سونە و ئەگەرتان هەیە کە لە دوای هەڵبژاردن هەموو ئەو هاوپەیمانێتیانەی ئێستا کە سێ هاوپەیمانێتیە وەکو سونە ببنە یەک لیست بەدڵنیاییەوە هەروە دەبێت ئەنجامەکان یەکشت دەبن هەموو ئەنجامەکان کە ڕوودەدات لە لیستەکانەوە دواتر یەک دەگرنەوە بە یەک ئاڕاستە کار دەکەین ئەمەیە کە داوای دەکەین و کاریشی بۆ دەکەین لە هەمان کاتدا وەکو ئێمە لەوە دڵنیاین کە ئەنجامەکان یەکشت دەبن بۆ ئەم لیستانی کە بەشداری هەڵبژار سەیکە یەکەم شت ئێمە ئەمڕۆ هاوپەیمانی عەرەبی لە کەرکووک هاوپەیمانی قیادا بەڕاستی ئەمانە یەک لیستن دیدگاکانیان زۆر لێک نزیکە هیچ کێشەیەک لەم ئاراستەدا نییە هەمووان سەرکردایەتیان یەک شتە هەمان پاڵپشتیان هەیە یەک ئاراستە و کارەکردنیان هەیە تەنانەت بۆیە ئەنجامەکانیشی ئەنجامی ئەم لیستانەش بەڕاستی لە هەڵبژاردندا هەر یەکشت دەبێت چونکە ئێمە هەمومان بەشداریمان لەم هاوپەیمانەتە کردووە هەر لە تەقەدومەوە بگرە لە سیادا لە پرۆژەی عەرەبی ئێمە وەکو
سیادا ئامانجی نیشتیمانین هەموو ئەم پارتانە وەکو گوتمان بەشداریان کردووە و بەشداریان کردووە لەو دوو لیستە سەرەکیە بەڕاستی وەکو گوتمان دوو لیستی سەرەکین لەو لیستانەی کە نوێنەراتی پێکاتەی عەرەبی لەم قۆناغەدا دەکەن بۆیە پێشمان وایە لە هەمان کاتدا ئەوەی کە لەیشی دڵنیاینەوە ئەنجامەکان لە هەموو ئەو لیستانەدا بەڕاستی لە کۆتاییدا یەکگرتوو دەبن لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک یەکگرتووی لە ئەنجامەکان دەبێت دوای ئەوەی کەەوە پشتیوان بەخوا ئەنجامی هەڵبژاردنەکان ڕاگەدا کە پێمان وایە ئەنجامێکی باشمان دەبێت چونکە ئیرادە و بۆچوونێکی زۆر بەهێز هەیە بۆ ئەوەی کەەوە بەهێزەوە بەشداری لە هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکان بکەین لە هەموو هاوڵاتیان کە ئێستا لە کەرکووکدا هەن بەلانی کەمەوە. زۆر باشە ئەمڕۆ شاخەوان عەبدوڵڵا جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق لەگەڵ کۆمیسیۆن کۆبوونەوەیەکی هەبوو باسی لەوە کرد کە پێویستە سەرژمێری ساڵی 1950 بکرێتە بنەمای تۆماری دەنگدەران بۆ کەرکووک. مەبەستمە بۆ چوونی ئێوە بزانم ئێوە چێڵن لەو بارەوە. بەڵێ سەرژمێریەکە بەڕاستی ئێمە پشتی پێدەبەستین ئێمە ناکۆچیمان نییە سەرم بابەتە لە هەموو ڕێوکارێک و ڕێوشێنێک کە دەگیرێت ئەو ڕێوشێنانەی کە هەن لە کەرکووکدا ڕەنگە هەندێک لە هەندێک پرسەکاندا کێشە هەبێت کێشەی زۆریش هەبێت بەڵام ئێمە پشت دەبەستین بەم سەرژمێریانە بەڵام چۆن ئایا چۆن ئەمڕۆ دەبینین تۆ ناتوانانی خەڵکانێک لە دەنگدان بێبەش بکەی کە لە کەرکووکدا دەژین لە دانیشتووی کەرکووکن ساڵانی زۆر لە کەرکووکدا ژیاون ئایا چۆن لە دەنگدان بێبەشیان دەکەین دوای 57 زۆرێک لە خەڵک لە هاتوونەتە کەرکووکە ئایا چارەنووسیانە چی دەبێت کەرکووک کورد تورکمان لە ناوچەی دیکەوە هاتوون لە کەرکووک نیشتەجێ بوونە کەواتە چارەنووسیانە چی دەبێت بۆیە ناکرێت ئەم خەڵکانەی دوای 57 هاتوون بەڕاستی لە دەنگدان بێبەش بکرێت ئەمە ڕاست نییە ڕاست نییە کە لێ بێبەش بکرێن چونکە ئەمانە وەکو گوتمان نیشتەجێی کەرکووکن ڕەنگە یاساش لە یاسای هەڵبژاردنیشدا ئەم ڕەشنووسە پشتی پێبەستراوە و ڕێککەوتنیشی لەسەر کراوە لە لەوان لایەنە پەیوەندیدارەکان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕێککەوتن لەسەر ئەم ڕێوشێنەی کراوە کەواتە ڕێککەوتنێکی پێشوەختە هێرە بۆ یاسای هەڵبژاردنیش بۆ هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکان هەندێک لایەنن سیاسیژی هەیە ناکرێت لەم بابەتە دەربسین ئەمە مافی هاوڵاتیە هەر هاوڵاتێکی عێراقی کە دەیەوێت دەنگ بدات باش مافی خۆیەتی بەرز حەدیدی هەندێک لایەنن سیاسی هەنە ناڕاستە ڕاست پارێزگارێک کەرکووکی یەک وکالەت تومەتبارکەن و ئەو سەدەمێ یەک نەڕێزیە لایەنن عەرەبیە بۆچ نەخێر ئەمە کێشەیەکە ڕوویدا سیرکە هەندێک بابەتی کەسی ڕوویدا لەسەر ئەم بابەتە ئەگەر نا ئاراستەکەی چۆن بوو ئاراستەکە ڕێککەوتنێک کرابوو ئێمە یەک لیست بین یەک هاوپەیمانێتی بین ئەمە خواستی هەمووان بوو بەڵام ناکۆچیەکان وەکو باسمان کرد لە بنەڕەتدا ڕێککەوتن کرا دوو لیست هەبێت ئێمە ڕێککەوتین کە دوو لیستە بێت بەڵام بە دوو ئاراستە کار بکەن دواتر یەک بگرینەوە بۆ دوای هەڵبژاردن هەمووان تێیدا بەشدار بن بەڵام ئەوەی کە ڕوویدا بەڵام ئێمە بەڕاستی تووشی شۆک بووین کە هەندێک لە لایەنەکان کشانەوە بۆ نمونە عەزم لە کەرکووک وەکو لیستێک بەشداری کرد لە هەمان کاتدا ئێمە بەڕاستی بەستۆ سلێمانیەوە لەم بابەتە ڕوانیمان چونکە کاندیدەکان و بربژێرەکانی ئەم لیستە لە چوارچێوەی هاوپەیمانەتی عەرەبی و هاوپەیمانەتی قیادە دەبن ئەمە ڕێککەوتنەکە بوو کە کردومانەوە هەموو سەرکردەکانی ئێمەش ڕێککەوتن لەسەر ئەم بابەتە بەڵام ئەوەی کە ڕوویدا لە کۆتایی کە ڕوویدا وەکو باسمان لێکرد ئێمە پاڵپشتی چی دەکەین پاڵپشتی هەمووان دەکەین تەنانەت پاڵپشتی کاندید زۆر باشە بەڕێز حەدیدی کەواتە لە دوای هەڵبژاردن باشە کە ئێوە دەبنەوە بە یەکلیست لە دوای هەڵبژاردن یانی ئەوتت ئەگەرێکە کە ڕێتێ دەچێ ڕۆ بدات ئامادەن ئەنجامی هەڵبژاردنەکە قبول بکەن و ئامادەن پۆستی پارێزگار ڕادەست بکەن بێگومان کورد خۆی بۆ ئەو پۆستە ئامادە کردووە ئێمە ڕێز لە ئەنجامی هەڵبژاردنەکان دەگرین ئێمە ڕێز و پەسنی ئەنجامی هەڵبژاردنەکان دەکەین هەرچیەک بێت
ئێمە وەکو گوتمان ئەنجامەکە مافە ئەمە 2000 ئەمە دیموکراسیەتە ئێمە ڕێز دەگرین هەر ئەنجامێک بێت هەر ئەنجامێک کە ڕووبدات ڕێز لە ئەنجامی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا بۆ هەر لایەنێک بێت کورد بێت عەرەب بێت تورکمان بێت ئەمە ئەنجامەکەیە پشتی بێدەبەستین ڕێزی دەگرین هەر شتێکی لێ بکەوێتەوە ئێمە وەکو ئەنجام پاڵپشتیشی دەکەین ئێمە سووریشی لەسەر هەمان کاتدا ڕکابەرێکە ڕکابەرێکی سروشتی بێت داواش دەکەین لە نێوان پێکاتەکاندا ئەمە شتێکی سروشتی بێ ئەمە شتێکی ڕاستەقی نەبێتێ ڕاستە ڕەنگە ناکۆشیەکان هەن وەکو گوتمان ئەو ناکۆشیانەی کە هەن وەکو باسمان کرد ڕەنگە ببێتە هێزێکی زیاتر چونکە لە 2000 ئێمە کاری ئێمە بۆ دۆخی کەرکک و داهاتووی کەرکە بۆیە ڕژدی لەسەر ئەو ئەنجامانەی کە لە هەڵبژاردنەکە دەکەوێتەوە. زۆر سپاس بەڕێز ئیسماعیل حەدیدی سەرکردە لە هاوپەیمانی سیادە لە کەرکووکەوە میوانمان بووی دەستخۆش. سپاس.